ڕۆژی دووشەممە ڕێکخراوە مەدەنیەکان و چالاکوانان و هاوڵاتیان و چەند پارتێکی سیاسی لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گردبوونەوەیەکیان ئەنجامدا و تێدا داوای کەمکردنەوەی لە 150 مۆچەی پڵاباڵەکان کرا. هەڵۆسیمە وەکو دیارە ئێستا ینی سەد دڵنیان هەموو هاوڵاتیان لە هەموو شوێنێک لە هەموو جێگاکان هەموو لە دۆک بگرە حتا سلێمانی لە هەموو قەزاک لە هەموو نایەکان ئێمە بەردەوام دەبین لە کار و چالاکیمان لە خۆپێشاندان و ئێمە هەتا نەگەینە ئەنجامێک بە شتێکمای تامان بەردەست نەکەوێ دانانیشین. نوێنەرانی گردبوونەوەکە چوونە نێو ئەنجومەنی وەزیران بۆ گەیاندنی پەیامەکانیان، بەڵام لەلایەن کارمەندانی ئەنجومەنی وەزیرانەوە پێیان ڕاگەیەنرا کە ئەمڕۆ پشوویە و ئەوانەی کار بەدەستن نەهاتوون بۆ دام. پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم ڕادەگەینی کە ئێمە خەڵک لێتان نیگەرانە لە کاتێکدا خەڵک بە 4 مانجارێک موچە وەرناگرێت و ئێوە موچەکانی خۆتان لە 8 ملیۆن و 10 ملیۆن و 15 ملیۆن درێژە پێدەدەن و موچەکانتان چەندین بەقەت موچەی ئاساییە. لەبەرەوە ئێمە درێژە بە هەڵبەتەکانمان دەی لە ئایندا گۆڕانکاری بەسەر ساڵاکیەکانماندا دەهێنین بە شێوەیەوە کە سەرتاسەری بێت. پاش ئەوەی چەندین خۆپێشاندان و گردبوونەوە بۆ کەمکردنەوەی موچەی پلەباڵەکان و نهێشتنی گەندەڵی کرا لە هەرێمی کوردستان، پارلەمانی کوردستانیش لیژنەی دارایی ڕاستپارت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خۆپێشاندەران، بەڵام تا ئێستا داواکاری ئەوان وەک خۆیان باسی لێوە دەکەن جێبەجێ نەکراون. ئەم هەڵمەت و فشارە مەدەنیانەمان بەردەوام دەبێت بۆەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێرباری ئەو داواکاریانەی چالاکوانانەوە. فشاری جدیدی کەمان دەبێت و هەموو ڕێکارێکی مەدەنی و یاسایی شارستانی دەگرینە بەر بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داواکاری ئێمە جێبەجێ بکات. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.